دەبینین منداڵەکانمان ئازارێکی هەیە و لێی تێناگەن لە خۆی زیاتر کەس لێی تێناگات. لەوانەشە دایک و باوکەکە بڵێن ئەو منداڵە بۆچی وا دەکات. دایک و باوک دەبێت زۆر بە ئاگانەوە مامەڵە لەگەڵ منداڵەکانیاندا بکەن. چیرۆکی من ئەمڕۆ زۆر گرینگە بۆ دایک و باوک بۆ ئەوی منداڵێکی تەندروستت هەبێ و تەندروست پەروەردەی بکەیت. گفتوگۆی ئەمڕۆم لەگەڵ دکتۆر کاوە عومەرە لە شاری سۆرانی خۆشەویستەوە لەگەڵ مابن. دکتۆر جان دووبارە زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆ لەگەڵ بەڕێستان پرۆگرامی چیرۆکی من ئەنجام دەدەین. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم. سپاس دەکەم مەمنونتان بم. دووبارە بەخێر بێ بۆ پرۆگرامەکە. هیوادارم بەرنامەیەکی جوان پێشکەشکەم بۆ خەڵک. دڵنیام لەوە چونکە پێشوەختە کە ئامادەکاریمان لە بۆ بەرنامە دەکرد هەر بۆ ڕادەزانم کە زۆر لە دەوروبەرەکەشم زۆر پێیان خۆش بوو کە دەنگ بەڕاستی دکتۆر کاوە میوانداریەکەی وتم ئایرە وەڵڵا. وەڵڵا هیوادارین ئینشاڵڵا شتێکی باش پێشکەشکەین بۆ خەڵک. دکتۆر سەرەتای پرسیارەکانم بەرلۆی بچمەوە بابەتی تەندروستی و خۆراک و ئەو بابەتانە دەمەوێت ڕەنگە زۆربەی خەڵک هەر وەکو دکتۆرێک بەڕێستان بناسن و کەم ژیانی تایبەتیت بزانن. دەمەوێت تۆزێک باسی سەرەتای ژیانی خۆتمان بوو بکە، سەرەتای ژیانی منداڵی چۆن بووە، لەکوێ لەدایک بووی، چۆن بووی بەو دکتۆر کاوە عومەرەی ئێستا کە کەم کەس هەیە ئەگەر ناوت بێنێ و نەتناسێ. والله راسه طبعا هو خۆشحاڵیە طبعا بۆ من کە دەڕۆم بە هۆلێر خەڵکێکی زۆر دەم ناسێ. ئەویش هۆکارەکەی لەبەرەوەی من خزمەتی خەڵکم کردووە، یعنی یارمەتی دایکم داوە. ئەو شتانە زۆر گرنگە بۆ دایکەکان کە سوودیان وەرگرتووە لەو شتانە. بەڵام هەموو دکتۆرێک ژیانێکی تایبەتی خۆی هەیە. طبعا ئێمە وەکو خۆم بە تایبەتی خۆم من خۆم لە هەولێر لەدایک بوومە، بەڵام خۆم خەڵکی سلێمانی. باشە ئەی چۆنە کەوتیە سۆران. باوکم سلێمانیە و دایکشم سلێمانی، هەر سلێمانی باشە. ئەوجا بەڵام من لە هەولێر لەدایک بوومە، نە لە هەولێر ژیاوم نە لە سلێمانی ژیاوم. لە مووسڵ فترەیەک بەبیرم دێ کاتێک کە عمرم 3 ساڵ بوو لەوێ بەبیرم دێ ژیاوم. لە کووت ڕۆشن بۆ کووت لەوێ تقریبا ساڵێک ژین، دوایی هاتیم بۆ بەغا. لە بەغا ئیتر هەموو مەکتەب و هەموو حتاکو تەواوم کرد لە بەغا بوو. دوایی ئیتر لە جەمیعە ڕۆشن بۆ سلێمانی. بەڵام ئێمە وەکو هینیانی ژیانێکی قورسمان بینی، بەڕاستی ژیانێکی ئاسان نەبوو ژیانی ئێمە. من بەبیرم دێ کە هیدی هەولێرم بەبیر نایە، بەڵام هی مووسڵم بەبیر دێ. ینی من کاتی دایکم وەختی خۆی خواعفووی کە ئیشی حزبایەتیە کرد. باشە کەم ژن هەبوو ئیشی حزبایەتی وەختی خۆی ئیشیە کردانی ئێمەی بەکارێنە. من و خۆشکم بووین، ینی تقریبا ساڵێکمان بین ئێمەی بەکارێنە بۆ شتی حزبی. یعنی مەسەن وەختی خۆی من شورات و شتانە زۆر ئەوە بوو قەدەغە بوو ئەوی بگیرایە، ینی سزایەکی گەورەیان هەیە. یان تابعە ئەو تابع ئێستا ئەوی کەونەکان وەختی خۆی ئەو تابعە زۆر مهم بوو وەختی خۆی. وجا خستن ناو ڕانمان و ناوپاس نازانم چی بوو وەختێکە سوارە بووین پاسی بچ بوو. اینجا لە هەولێرە مەسەن دەیبرد لە مووسڵەوە دەیبرد بۆ هەولێریان، لە هەولێرە دەیبرد بۆ مووسڵ. ئەهاوە ئیشەکەی وا بوو. ئیتر دایکم لە مووسڵ گیرە وەختی خۆی، یان تقریبا لە ساڵی ئەو بەبیرم دێ. طبعا دایکم گیرە لە شورتە گازیان کرد. دایکم دەمانچەی هەبوو بەقۆت بوو. باوکم هیچ پەیوەندی بۆ شتان نەبوو. باوکم هیچ پەیوەندی بە حزب نەبوو، بەس دایکم. باوکم بەس خوێندنی هەبوو، هەر بەس بخوێنە و بخوێن. شەشی وەختی خۆی پێنجی ئەعدادی تەواو کرده بوو. لە یان تقریبا لە سیەکان لە چلەکان ئەو ئەعدادی پێنج ئەعدادی هەبوو وەختە، شەش ئەعدادی نەبوو. دەرەجەکانی باشم زۆر زیرەک بوو، باش هەروەندە بخوێنە هەروەندە. بس خوێندنی ئاخرەکەی تەعینیان کە قایە مەقام دوای خۆی عەسەبی بوو نازانم ئیتر یعنی سوودی لێ وەرنەگرە بەڕاستی. جارە ڕۆی بۆ کولی طب لە وازی لە کولی طب هێناوە، دوای ڕۆی بۆ ئیدارە و اقتصاد نازانم ئیتر ئەو شتانی کرد. ساڵێک لەوێ ماینەوە لە سلێمانی. ئیتر لەو ساڵە تەلەبەیەک لە کولیە طب تەنها کولیە طب نەبوو، جامعەکە هەمووی کامل لەو شوێنە بوو.
يعني تربية آداب وشان بەڵێ وەکو ئێستا جیانە بوو بجاجة نبو بەڵێ دەسلێمانی تەلبەیەک لە نازم لە تربیە بوو لە کوێ بوو مامۆسایەکی کوشت هەر لە ناو جامعە کوشتی ئەو ئەحداسانە خەڵکی سلێمانی دەزانن وازان لە مسلسلەیەکی شەرق وڵاویان کردەوە ئیتر وەختی سەدام بوو بەڵێ دوایی قەراری دەکە ئەو جامعە بگوازێتەوە بۆ هەولێر ئێمە لە سەڵفی یەک بووین یەکمان تەواو کرد ئێمەیان نەقل کرد بۆ هەولێر لە ساڵی هەشتاویەک ئێمە هاتین تقریبا کرد کولێمان تەواو کرد ساڵی هەشتا و دوو ئێمە هاتین لێر دەستمان پێ کرد لێرە هیچ نەوە بێژ تێگەی یعنی ئەو هەولێرە وەختی خۆی ئەو هەولێرەی ئێستایی بینی وەکو جاران نەبوو تێگەی یعنی شوێنی کولیت نەبوو بینایەت نەبوو باشە هیچ شتێکیان ئەوە نەکردبوو حازر کردبی بووەمان کە ئێمەیان هێنا ئێمەیان لە تێراوەدانا مەکتەبێکی ئەوە بوو مەکتەبی هیم ناڵام بوو بۆیان چۆڵ کردیان بە کولی طب لە ئەو وەختە کردیان بە کولی طب پەنجەرەکانی شکا بوو لەسەرمان نەمان نەزانین چۆن بخوێنین مختبرمان نەبوو ئەو یەکەم ساڵ لێ بوو وجا لە تێراوە خەڵکی هەولێر ئەو وەختە هین نەبوو یعنی بڵین چاوکراوە بێ یعنی بڕێک فەرقی هەبوو لەگەڵ سلێمانی سلێمانی نەخلێک چاو کراوەتر بوو لەبەر جامعات و ئەو شتانەی تێدا بوو بەڵام هەولێر ئەو شتانی نەبوو کە ئەمن طبعا بەحسی ئەوە ناکەم کە بڵین سلێمانی باشتر لە ئەحداسەکان بووە بەحسەکەم ئەو وەختە خەڵکەکە ئەو شەهینەی نەبوو ئەو چاوکراوەی نەبوو لە پاس دادەنیشتین تەلەڤبووین وەختی خۆی کچ و کوڕ دادەنیشین لە پاس پیرەمێردێک پێ دانیشت پێمان یاوت ئەیوت وەڵی بۆ خۆتان لێتان داوە وتمان وتیەوە خۆش ڕابێرن بۆ خۆتان وتم یعنی ئێم پێمان دەوتن یعنی چۆن خۆش ڕابێرین وتی هەیە قسمی داخلی کچ و کوڕ پێکەوە تێکەوە بابە شتیوان نییە کاکە شتیوان نییە قسمی داخلی یەکچان جیاوازە لەگەڵی نییە بەی کوڕان جیاوازە لەگەڵی یەکچان کە کولێمان تەواو کرد کولێم تەواو کرد تەعین بووین تەعینی مرکزی بوو تەعینی مرکزی ئەمنیان لە عیمارە دانا لە شارە عیمارە ئیتر لەوێ بوو ساڵێک لێ بوو دوای ئەوە ئیتر هاتم بۆ هەولێر هاتم هەولێر هین ئیقامەکەم لێ تەواو کرد لە هەولێر تەواو کرد ئیتر بوو بە قوڕە و ئەریاف منیان نەقل کرد بۆ کۆیە لە تەقتەق داوام کرد دوای کولیە و زانکۆ لە تەقتەق داوام کرد دوای کولیە و کە کولێم تەواو کرد بووم بە دکتۆر ها پێشی بم بە ئەو ئەحداسانە ئێمەیان برد بۆ عەسکەری ئەوەشم بۆ بەس نەکرد عەسکەریشتان کردیە دوو ساڵ عەسکەریەکی ناخۆشمان کرد ئەو زۆر خۆش بوو عەسکەریەکیان پێ کردین ئێمەیان برد بۆ بدایەت خۆش بوو مشکلە نەبوو ئێمەیان برد بۆ ئەو بدایەتی شەڕەکە خەریکەتەوە دەبێت ناوەڵە بدایەتی شەڕەکە خەریکەتەوە نابێت جارە مابوو شەڕەکەتەوە بێت ئێمەیان برد بۆ هین سلێمانی کانی ماسی پێڵێن لە کانی ماسی ئێمەیان برد بۆ پێنجوین دوای بوو بە شەڕی کۆتایی ئیران تەواو بوو نەما بەس دوای چیان کرد بوو بە شەڕی کوێت تێگەی ئێمە ئەو لیوایەن برد بۆ حەفر باتن ئەو لیوای خۆم برد ئێمەیان برد من وەکو دکتۆر ئیشمە کرد لەوێ ئێمەیان برد بۆ حەفر باتن ئێمە وەحدەی مەیدانیمان هەبوو ئێمە ئەو دکتۆری کەش هەبوو دکتۆری کوردوانە لەگەڵمان بوون بەڵام هەرێک و لە لیوایەک بوو ئێمەیان برد بۆ حەفر باتن و دوایی کە هەڕەشەی بۆش هات ئێمە نەمانزانین بە جدیات ئەو ئیشە دەبێت ئێمە لە پێشەوە لە پێشەوە یعنی ئێمە ئەمریکەکان هەر نزیکن لەگەڵ یەکتری تێگەی نەمانەزاری کەس پێی نەدۆتین ئەمر قسەی نەدەکرد وەڵی مهم یعنی دانیشتین برادر و شتم هەبوو سەعات هەشتی بەیانی بوو ئێمە هەشتی بەیانی ئەو ڕۆژەی کە
لبغداد تقريبا وابزان ساعة دو لياندا وابزان ساعة دو بلياندا اما نمازم اما لبيش لما نزاني او شارع لبغداد او هراهريا والله ما تشمن كبياني كهلا سين راديو لندن ما نكردو راديو لندن وتي او قصفيا كردو لسر بغداد وتم هسن كاك هسن دخو او الدنيا هسا بغايا هين كردو قصف كردو تيار لسرتينا وتي شلون بيشتي او بو تيار حتى اكو سنه هاتو بولا من خوي من لبيش هون بله هر جمل لتيار انا هو بلام نما خوار ابينم جمل لتيار ابو جمل لتيار ابو يتردس فيكر بقصف قصفي شلوناني ايما اول جار لبغاد سيام فيك لبغاد دستيان فيك زاد دولة بكم من اللي ربمين يعني بو هيك يعني خوم كوجم هم هر قناعات من ابو او ايش مهم بامر لي كم وتم من والله ابي هن بروم او بينهم او نقاله او شانه بينهم وحده ميدان دور بو تقريبا 100 كيلومتر دور بو ديما اسعاف ايش مان هبو بامر لي موت والله من ابي بروم او اشتبن متي بروم من كاروم او رجع هر قصفه يعني ايه وما اللي هاتبو هوا روشي السياره كان بلى براسيم يعني بيجمان يعني صاروخ ليرد امل لا روشي صاروخ ليرد امل ليرو بس نازم شون خوار راح ميكر امر قشنا وحدي ميدان مهم روشنا وحدي ميدان لو الدكتور كان حميان خربون وحدي ميدان يعني مركزي دكتور كان لو دانشين حميان برادرم بون دانشين ما خور بصراحتنا ما خور او لولا قصفنا وجاري ايش انا قيشت بو نقشت بو دور بو 100 كيلومتر دور بو داي منيش وتم والله يعني اوي يعني ابي اعمل له تليفوني كوتن ابي الدكتور كاو بيته بلى اي باشا من شوم بقرمو اي حوار وكان والله وحدي هن هي اعداماتي هي اقاطع اللي بيها يعني اما دورين لبصره تقريبا 200 كيلومتر بلى وتي او 200 كيلومتر حمي وحدي اعداماتها هر سياريك ببينن درت ولا جابها اعدام يكن هلا ليه اعدام يكن من يشتم كجرامه بو وحدي يخوم بلام كجرامه بو وحدي يخوم وحدي يخوم ابينم ويران بو ويران بو معاهم طبيك هر بارتش برادرهم بو زور فقيره اواني كبرندار بون لولا لا شكوت لولا لا شكوت يعني وضعك زور ناخذ حما خلقنا وديسان قراينا بو وحدي ميدان بلى بيكم قراينا بو وحدي ميدان بلام اما شي ما نكر حتى اكو خوما خلاص كاين لموضوعي او شي في المفرزه اعدامات وثمان با او مردوان لقى خوما بين بو بصره على اساس ايفادي لا رجع هبو وحدي ميدان بو هاتنا يرا ايشتان شي بو هراتان هرمان نكرد والله هو دما شهيد من هي ابي بيان جين بوهن بو بصره بلى لا انا قراين دعاء لبصره او ايت الدعاء او لبصره او هيش نبو وحدي ميدان او نبو وحدي تشيبيون هني اعدامات تاكسيك مانقرت من جنازة كبرت لقى خوم حتى خوم خلاص كم جنازة كبرت دعاء حاتم بو كركوك خلقي كركوك فقيرة كابرة ايتر توي خوم خلاص كلها هن لو عسكرية وحاتم ماله حاتم هو لير ايتر اهابو او جانا كمان اجا دكتور هلا سر بابتي جناب كباست كر اگر تماشا بكنا قلت براستي مروداوا كا اگر تماشا بكن كورد نهامتي قلق زوريتيا يعني تنروداوي زور لوش خرابتر وليا اكيد طبعا تو وقت خوي وكو انسانيه اسا فرق لي قما اسا لقل جاران فرقيه كورد وقت خوي زور جانك ناخوشي بيني وبيج قال واش اما وقت خوي يعني احداثي كت بو بجرم وقت خوي ك صدام هاتنا وكرد وبتيارة وبهليكوبتر وبوشتانا يمروشين بو مصيف قصف كران زور هبو بيقوم بوكو إحساني إحسان فقري باشا دكتور دم بابي مثلا كوملك برسياري خلا كوملك برسيار
ڕەنگ بێ پرسیاری خەڵک بن و کاپیان خۆش بێ لە بجەنابتی بکەم. والله ئەگەر بەسەر چاوەگەر بتوانین بێگومان دڵنیام لەوەی دەتوانی دکتۆر. پرسیارەکە دەڵێ بۆ نمونە بۆ ئەوی منداڵێکی تەندروست پەروەردە بکەین سەرەتا پێویستە خۆمان دایک و باوکێکی تەندروست بین لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە هەموو ئەو بابەتانە. چی بکەین چۆن بتوانین ببینە دایک و باوکێکی تەندروست؟ وڵای لە حربەوە بۆ تەندروستی زۆر جیاو بابەتەکات بەس زۆر بەڵێ مهم قەیناکە با خەڵک هین بیانێ بێگومان سوود لە پرۆگرامەکەش ببینن کۆمەڵی دەو بابەتانە برێک لێ بدەین بڕێن بۆ مۆزوعەکە دەی باش مهم پەروەردەی مناڵ طبعا خۆم یەکێکم يعني پەروەردەی مناڵ بەڕاستی ئاسان نییە بەتەکیت بە هەموو دایک و باوکەکەڵم ئاسان نییە بەڵام ئەگەر هەولی لەگەڵ بدەی و ئەگەر بخێنی و ئەگەر معلوماتت هەبێ زۆر ئاسانە بۆت باشە من کە تەخەڕوجم کرد هیچ نازانێت لە پەروەردەی مناڵ باشە یعنی حەزمە کە خواخوان بوو دکتۆرەکە بوو قسم بۆ بکە پێم بڵێ چکە لە کولی خۆ فێرت ناکەن پەروەردەی مناڵ چۆن نەکرێن خۆت بەدوی بکەی ئێمەش کە لە کولی من ئەو مەجالەمان نەبوو بڕۆین بەدوی نەبوو شتێک نەبوو لەسەر مۆزوعی پەروەردەی مناڵ نەبوو نە کتێب هەبوو کتابیش نەبوو وەختی خۆی وشتانش نەبوو تەلەڤیزیۆن هەمووی سەددام بوو هەروە بە عەشاری مناڵمان بەخێو کرد مناڵی خۆم خستوتە ناولانی کە من خۆم ئێستا دژی لاین کرد باشە مناڵی خۆم داکەکەی یانی خێزانم تەنها 2 مانگ شیری دایتەیە من کە ئێستا زۆر ڕقم لەو مۆزوعەیە ئێستاش فکر لەکەمەوە ئەڵم بۆ ئەو هەڵەیەم کرد بەڵام بەدەست خۆم نەبوو نەمەزانی ئێتە بە دوی شیری قوت و ئەوشتانە گەڕین هەتا پەیامانە کرد بۆی بەڵام لەسەر ئەوەش کە ئەڵێم ینی ڕۆشم بۆ ئۆروپا کە ڕۆشم بە ئۆروپا پێشی بڕۆم بە ئۆروپا لە ئێمەم بووم لە ئێم بن کولتوری ئەوانم زانی بەڵام زیاترین شت کە فێر بوومە بۆ پەروەردە لە ئەڵمانی فێر بوومە لە ئەڵمانی بەڕاست لە ئەڵمانی شتێکی جیاوازە یعنی دایکێکی جیاوازە یعنی ئێوە ئەگەر بەحسکەن ئەو ئەڵمانی گەورەیە بە چی دروست بووە ئەم نەڵم بەژن دروست بووە ئەڵم بە دایک دروست بووە ئاوا چکە من نزانم ئەو دایکە چۆن مناڵی خۆی پەروەردەکە یعنی بە شێوازێک پەروەردەیەکە ینی عجیب و غەریبە باشە یعنی عەقڵ و دڵ بەکارێنێ لەگەڵی عەقڵ و دڵ باش آخر ئەوە زۆر گرنگە تو بێ بزانی یعنی عەقڵ و دڵ چییە بەڵام ئێمە لێرە عەقڵەکەیە بەس دڵەکەیە باشە چکەین بۆ ئەوی عەقڵیشمان بەکاربێنین لە بۆ ئەو مۆزوعی ئەم بۆ ئەڵێم یعنی عەقڵ و دڵ دڵەکە خۆشەویستی ئیە بە مناڵ کە مناڵ پێویستی بە خۆشەویستێ باشە بەڵام عەقڵەکە شتەکان بۆ مناڵەکە ڕاست دەکاتەوە تێگەی یان ئەگەر شتێکی هەڵی کرد عەقڵەکە ڕاستیەکاتەوە نەک دڵەکە ڕاستیەکاتەوە لەبەرەو دائیمەن بە دایکەکان ئەڵێم عەقڵ و دڵ بەکاربێن زۆر خەڵک نازانێت چێ مۆزوعی عەقڵ و دڵ عەقڵەکە ئەبێ یعنی عەقڵەکەت زاڵ بێ لەسەر دڵت چونکە جەرگە ئێستا مناڵم جەرگمەوانیە خۆشم دەوێ من ئاسانە قسەی بۆ بکەم پێ بڵم ئەوەی بۆ بکە ئەوی بۆ بکەم مێڵە شتی کێک و پسکیت و ئۆشتانە بۆ بەکارمێنە مێڵ مۆبایل بەکاربێنە ئەو قسانە ئاسانە لای من کە قسەی پێ بکەم بەڵام ئایا عەمەلەکەی باوکەکە ئەتوانێت ئەو شتە بکە ئەوەی لێرە ئەو شتە زۆر تەواان گرنگە ئەوە لێرە چی دەورە بینێ عەقڵەکە دەورە بینە لێرە عەقڵەکە دەورە بینێ ئەگەر هاتوو بە قوت بوو ئەتوانێت زاڵ بێت لەسەر ئەو شتە ئەو وەختە خۆی ناخاتە ژێردەسی مناڵەکە باشە ئێمە لێرە زۆربەی مناڵمان دایک و باوکەکان بەڕاستی پێ بڵم زۆربەی زۆر ناڵە هەمیان نا هەیە دایک و باوکەیە مناڵی خۆی بە جوانی پەروەردە کردووە دێم بۆ لام بەڵام زۆربەی زۆری دەبینی دایکەکان دایک و باوکەکان لە خۆشەویستی مناڵی خۆیان هەڵەیان کردووە ناڵم یعنی بەقەسی وایان کردووە بەڵام لە خۆشەویستی و لە خۆشەویستێکی زیادەوە خۆشەویستەکەش احتیمالە مەسەن دەبینی ئەو دایک و باوکە وەختی خۆی مەحروم بۆ لە شتێک نایە مناڵەکەی مەحروم کات دەڵێ شتم بەخۆم قەدیم نەکردی و لەیان نەکردیم ئێستا لە بۆی دەکەم ئەوە لێرە
توشي هەڵەیەکە واتەوە غەڵەتە دکتۆر ئەوە طبعا ئەوە شتێکی هەڵەیە باش يعني پێڵم مەسەن پسکیتەوە يعني موبایل و ئەو شتانە ئەڵێ باشە مشکلە بەڵام ناتوانێت بەدەست خۆی نییە بەدەست خۆی نیە ینی عقلی باتنی والیەکە دڵەکەی زاڵتر بێ لە مشکی تێگەی لەبەر پەروەردەکەی پێشی خۆی ئەهاوە دروست کراوە کە عاتفەی بدەنێ زیاتر لە عقلەکەی بدەنێ واتە دکتۆر بۆ ئەوەی ئەم ناڵم عقل نییە بێگومان بێگومان باتێ نەگەن خەڵک ینی بەسی بڵم وڵی مەبەستەکە دەوەیە کە زۆر عاتفیانە فکر نەکەینەوە زۆر عاتفیانە قەرار نەدەین ئەوە مشکلەکە ئێمە زوو هەمی عاتفیە قەرارمان عاتفیە قسەمان عاتفیە هەموو شتێکمان هەڵسوکەوتمان عاتفەیە هەموو شتێکمان عاتفەیە هەمووی بەدڵە واتە دکتۆر بۆ ئەوی دایک و باوکەکان منداڵێکی تەندروست پەروەردە بکەن و گەورەی بکەن دەبێت بە عاقلانە بیر بکەنەوە نەک بە خۆشەویستیەکی زۆر ئەبێت دائما هاوا هەموو جارێک باسەکەم بڤێشم زۆر لەسەرەوە من خۆم کە لە ئەڵمانیا بووم ئەم دیت مەسەن دەبینم دایک چۆن هەڵسوکەوتەکە لەگەڵ مناڵی دوو ینی ئەڵمان لە ئەڵمان هەیە و هینی شتەیە ئەجنەبی شتەیە مەسەن کوردە عەرەبە فارسە هەر شتێک بێ باشە ئەوانیش مناڵیان بووە لە ئەڵمانیا ئەوەش ئەڵمانەکەش مناڵی بووە لە ئەڵمانیا بەڵام ئەو مناڵە فەرقی هەیە لەگەڵ ئەو مناڵە هەردووکیان لە ئەڵبانیا لە دایکبوونە بەڵام ئەوە عقلەتی ئەوە باشە دەکرێت بزانین بۆ نمونە ئەو داکە ئەڵمانیا چ دەکات کە لەگەڵ ئەو منداڵی ئەجنەبی ئەوەندە فەرقیان هەیە دایکەکە سیرکە من بۆ لە حەزم کردو ئەو بێ دایکێکش عینەشت سیرکەم لە حەزم بکە باشە دایکەکە لێرە عقل و هین بەکارێنێ عقل و دڵ بەکارێنێ مثلا لە ماڵەوە ئیش بەسی ئەگەر لە عمری خۆی گونجاوی مثلا شتی فێرەکات و ئیشی لەگەڵەکە و ئەی باتە دەرەوە ئەوان ینی زۆر هین ینی بۆ مناڵ ینی مەحرومیان ناکەن لە شت و لە عینەکە هەموو شتێکیان بۆ ناکەن باشە کە شتێک هەڵێ بێ دنیا بێتە خوار و داکێکە کەوتی يعني بألمانيا فعلا ناين يعني نا تاو كوتي نا أو من الله أجر ذاك كجارك دو جار وايد نا كتير جاي تتاو نا هناك فيش ناك خوي عزب ده بلا ذاك بيبيني بلا بلا نا دواي لفشار بواصي فشاري من الله كي كبقريه وحتى لولا خلق سيدي نكن والله والله عيب ونازم تشيو والله من نوكو بيان بالله رزيل وبوي بكا اتو ليره كوت نا قورتين هلا لقلب من علاكات شوانا يعني كواتا تو من علاكات فير كل بقريان من علاكاش زيركا من زيركا زور زيركا ها زاني شلون يعني ما مالك لقل داكي ببين داكي كي ضعيفه استغلاليك ببين داكي بقوه الناتوان لقل باشە دکتۆر تەندروستی منداڵ پەیوەستە بە شوێنی مانەوە واتە بۆ ئەوی منداڵێکی تەندروستمان هەبێ شوێنی مانەوەش زۆر گرینگە بۆ منداڵ یانیش ئەوە زۆر گرنگێکی وای نییە شوێنی مانەوەی یعنی مەبەست چییە لێرە واتە ئەو شوێنی کە لی دەژیتن منداڵ بەڵێ گرینگە کە شوێنێکی سەلامەت و تەندروست و ئەو شتانە دابین بکرێت بۆ منداڵ بۆ ئەوی منداڵەکە تەندروست گەشە بکات تەندروست بژیتن أكيد طبعا أو شلون مثلا أو خوي لو شلونك الدجي زور جرينجا بو تندرسي منال بو برجري منال وبو قشي منال بيجوما مثلا تو لمالكي مالكا دبيني دايكا زور منال خوي باراس قلتيتي ناي حتى هوايك اللي بيا ناي نخوشيكي أو خوي هلايا هر خوي هلايا أو باشا واتنا منداڵی زۆر بگیری نابێ زۆر مناڵ بگری بەو شێوەیە یعنی برک مەجالێکی بدەیتێ هەناسەیەکی بدەیتێ با نەخۆشکەوێ با چاک بێتەوە با بەرگری ئیشکات بە قۆت بێ بەهێز بێ بەڵام هەیە دایک هەیە لێرە نا ترسێ مەسەن کاتی سەرمابێ لێرە ئێستا لە ئەڵمانیا مەسەن دایکەکە بەفر باری بەفر ئەمن دیومە دایک مناڵی خۆی خصوصە ناو عەرەبانە و دایپۆشیوە بەفرەکە نەکەوێتە سەر مناڵی جوکێکی جوانی لەبەر کردو بەڵام بەیانی و ئێوارە مەسەن بەیانی سەعاتێکیان 2 ساعت
ئەڕۆشە دەرەوە فەڕەیەکی لێت حتاکو مناڵەکە شت ببیتێ باشە مناڵی بچووکەوە بێگومان ئێوارە شوای دەکرد بەڵام ئێمە لێرە مەسەن نختێک سار بێ ئەترسن مناڵی خۆیان بن دەرەوە ئەوە نەوەکو سەرمای بێت ێ بە قەیناکەنج چییە سەرمای بێ با سەرمای بێ جا لێرە ئەو شتانە هەیە ینی بەڵام هەیە ئایلەش هەیە مەسەن دەبینی ناڵبەسان کەمن زۆر کەمن زۆربەی خەڵکەکە ینی مناڵی خۆی لە حەد زیاتر ئەی پارێزێ ئەوش نایڵێ کە بەرگەرەکەی بە قۆت پێ و دومنیش لێرە دەوری ماڵ بەستەنها ماڵ نییە خواردنیش دەوری خواردن دەبینێ لێرە کە مثلا ئەگەر هات و خواردنێکی تەندروست بی بە مناڵێت طبعا مناڵەکە تەندروستە بێ بەڵام ئەگەر هاتووە تو ئەر پسکی و کێک و چپس و شتانەی بدەیتێ ناتەندروست دەرەچێ ئەو مناڵە باشە دکتۆر هەر لەسەر ئەو شتا زۆر خەڵکم گوێ لێ بووە زۆر خەڵک گوێ لێ بۆ کە ئەو قسەیە دەکەن بۆ نمونە دوو خێزان هەیە ئەو خێزانیان بە هەموو شوێک منداڵەکەی خواردنی ناتەندروست دەخواتن یعنی ئاساییە لە کنداک و بابەکەی گەرە منداڵە خواردنی تەندروست نەخواتن و خێزانی دووەمیش بە هەمان شێو منداڵێکیان هەیە زۆر خواردنی تەندروستی پێدەدەن بەڵام کاتێک مەسەرەن تەمەشا دەکەی یەکشتن منداڵەکان پێکەوە گەورە بوون ینی دەرە ئۆتە منداری من خواردنی ناتەندروستیش دەخۆ هەر گەورە بۆ مشکلەی نییە ئەو بابەتە چۆنەگەرتە تۆ زیاتر بۆمان ڕوون بکەوە نا ئێستا من با پێ بڵم ئەو مناڵانە ئەو ئێستا بابێنە سەر ئەو مناڵانە ئەوانەی سەرجادن ئەوانەی بڵێن کلینگ سۆشتانە لە فیلکەکان بابێن خۆی لەوانە خراپتر هەیە لە وەزع و لە حاڵیان خراپتر نییە وانە پسکی تۆشتان نەخۆن بەڵام ئەو خواردنی شەخۆن لەگەڵی خواردنی شەخۆن وان خواردن مەسەن دەڕاتە ماڵە برنجەخوا گۆشتە خۆیان شتێکی خواڵی شتێکە خۆ ینی کە تەندروست بێت باشە لە عینەن کات زروفیشی ناخۆشە سەرمای لێدا گەرمای لێدا بەرگریەکەی بەخۆتە باشە ئازادە مناڵێکی ئازادە زۆر فشاری لەسەر نییە دایکەکەی احتیمالە خواردن نییە زۆر زەختی لێ بکە ناکات باشە بەڵام ئەو عایلە ئەوی خۆی ئەڵێ وەڵی مناڵم خواردنی تەندروست دەخوا تەندروست دەخوا و لە عینەن کات دەبینی ئەو مناڵە ڕاز خواردنی تەندروستی داوەتێ بەڵام لە عینەن کات نەی خواردووە یان لەبەر فشاری دایک یان ئەوەیە پەلامەری پسکیت و کێک و چپس و شتانی داوە خواردنە تەندروستەکەی با خواردنی تەندروستیە بێ ئەگەر نەیخوا تۆ وای لێ نەکەی کە بخوات با خواردنی تەندروستی بدەیتێ ئەوە سوودی چییە وەختە هیچ سوودی نییە ئەوەی قبول بکاتن کە ئەو خواردنە تەندروستی بخواتن ئەو جا ئیسیفادەی لێ دەبیتە ئەکیدەوە لە ١٠٠ ئەو علمیە ئەو هیچ هینێکی تێدا نییە یان هیچ گومانێکی تێدا نییە ئێستا بۆم هینێکت بۆ دێنم مۆزوعێکت بۆ دێنم ئەوە تەجروبەیان کردووە مشکێکیان هێناوە مشک حتا بزانین تەسیری حتا خەڵک با بزانێت تەسیری شەکر لەسەر مناڵ چەنە تەسیری شەکر لەسەر مناڵ تریاقە مخدراتە واحسەبیکە یعنی تۆ مناڵی خۆت فێری شەکر کرد یعنی فێری مخدراتە کرد ئاوە عینەن یەک ڕیزە هیچ فەرقی نییە باشە مشکێکیان هێنا دوو شتیان فێر کرد هیرۆینیان فێر کرد هیرۆین مادەیەکی مخدرە زۆر بەقوتە کە ئەگەر هات و فێروی قەت ناتوانانی واز لەبێنی ئەو بۆ بەشەر بۆ حیوانی عینەشتە و لەگەڵ عینەشت لە عینەن کات فێری شەکریشان کرد شەکر بخوا و هیرۆینیش بخوا باشە هەردووکی دوای برسیان کرد و بەڕەڵایەن کرد وتیان بزانین ئەو مشکە بۆ کوێڕوە باشە مشکێکە تەسەور کە نەڕۆی بۆ لای هێرۆینەکە کە چەند بۆ قەتم ینی مخدرەکە چەند بۆ بەقوتە ینی تریاقەکە زۆر بەقوتە ڕۆی بۆ شەکرەکە یعنی تەسیری شەکر لەسەر مێشکی بەشەر بەقوتر لە هیرۆین جا لەبەرەوە شەکر چەند شەکر بەرز بێتەوە مێشکی مناڵ چالاک نابێ مێشکی مناڵ پێویستی بە چەوریە پێویستی بە وزەی چەوریە پێویستی بە وزەی شەکر نییە وزەی شەکر
مشکی مناڵ چالاک ناکە زعیفی دەکا بەقۆتی ناکە بەڵام مشکی مناڵ ئەگەر چوریەکی باشی بدەیتێ وەکو ئەو چوریانە ئەوی لە ماسەیە لە هێلکە هەیە لە پەنیر هەیە لە جوزە لە باویە لە ماسیە ئەو زەیتان ئەو مشکی بەقۆت دەکا ئەوە چالاکیەکە بەڵام تۆ لەو لاوە بڕۆی هەر شەکری بدەیتێ قەیناکە خۆ مناڵ کە لە دایک دەبێ مشکی کۆمپیوتەرە ئەنج مشکە کۆمپیوتەرەکەی ئایا یان دەیکەی بە سینی یان دەیکەی بە ئەپڵ باشە بەڕاستی ئەتو بەدەست خۆتە بەدەست دایک و باوکە بیکە بە سینی شەکری بداتێ بیکە بە ئەپڵ چوری باشی بداتێ ئەپڵ خراپ نابێت دانیشە حتاکو 10 ساڵ 20 ساڵ خراپ نابێت ئیشەکات و سرعەتەکەی بەڵام ئەوە دوای ساڵی 2 ساڵ دەبین تەپ کەوتە خۆ باش دکتۆر بۆ من ئێستا خێزانێک منداڵێکیان هەیە و شەکریشی خواردووە لەوانێ ئێستا منداڵەکە بۆ منە گچکە بیتن ڕێنمایی چییە چۆن وا بکەن بۆ منە شەکر تەرک بکەن لە بۆ منداڵەکەیە بە چ ڕێگەیەکی ئاسان تاوکو فێر بێت وازی لێ بهێنێ و نەیداتێ هیچگا ئێمە کە باسی شەکرەکەی ناڵێن یعنی شەکر بەتەواتی نەخوات تێگەی باسیەوە ناکەن بەڵام هەموو ژیانی احتیماتی خواردنی ئەساسی لەسەر شەکر بێ ئەم باسیەوە ناکەین باشە بەس مەسەن دایک و باوک هەیە مەسەن مناڵەکانیان فێر کردووە خواردن بخۆن ئەو جا شتێکی بەسیط شیرینێک بخوا ئەوە زۆر احتیاط ئەوە هیچ مشکلەمان نییە لەگەڵەوە بەڵام خواردنی نەخوات بڕوا پڕ بداتە شەکر و دایکەکەی بیێ فێری خواردنی بکاتەوە ئەو زۆر زەحمەتە زۆر زەحمەتە بەڵام هەر لە بیدایەتەوە مەحاڵیش نییە محاڵ نییە بەڵام ئەو مناڵە ئایا ئەتوانین تو ئەو مناڵە فێرکەی ئەو مناڵە دوایی بە شەکر زیادە حرەکەت دەبێ بە جوڵە دەبێ عەسەبی دەبێ خەوتنی باش نابێ ئەو شتانە هەمووی ڕوودەدا لەبەر شەکرەکە هەمووی لەبەر خواردنێک شەکرەکە ئەتوو بێ کابرایەک بێ تریاقە خۆی تریاقی نەدەیتێ چیت لێ دەکا هەڵ پەلامەر دێت وانە مناڵش عینە شتە شەکرەکەی لێ ببڕە پەلامەر هاوارەکە دنیا هێنێت خوارەوە وەختە مەجبورە دیسان بیداتەوە بەڵام هەیە ئەتوانێت ئەڵە قەیناکە با بگرێ مشکلنی با هەر شتێکە با خواردنەکەی بخوا ئەوجا شتەکەی شەکری بێ باشە دکتۆر دایک و باوکی ئێستا بە شێوەیەکی گشتی دەیانەوێت منداڵێکی زیرەکیان هەبێت باشە دەمەوێت ئەوە بپرسم ئەو هۆکارانە چین کەوا لە منداڵێک دەکەن منداڵێک زیرەک دەبێت بۆ نمونە منداڵێکی زیرەک دەربچێت ئایا خواردن هۆکارە بۆ ئەوی منداڵێکی زیرەک دەربچیتن یانیش ئەوە لە بنەڕەتدا منداڵەکە بخۆی زیرەکە و تەواو زیرەکەی طبعا خۆی تەسیری وراسی هەیە تەسیری وراسی هەیە بەس تەسیری وراسی ناتوانین بڵێن بەس وراسی هەیە و خاوی زبرایەوە ئەو شتە نییە لە علم ئەتوو شتیکەت هەیە بۆ زیرەکایەتی ئەتوو ئەگەر مشکی چالاک نەبێ ئەتوانین چالاکی کە ئەتوانین بەقوتی بکەیت یعنی ئەوە بەدەستی دایک و باوکە مەسەن تۆ مناڵەکەت ئەگەر لە کاتی خۆی بینوێنی سیستەمێکی نووسنێکی باشی بدەیتێ خەوێکی باش بنوێت باشە و خواردنێکی باش بخوات وەرزشێکی باش بکات باشە لە ئەمری گونجاوی خۆی هەریەک عمری خۆی باشە و ئەگەر هاتوو شیری دایکی خۆی خوارد بێ بێگومان ئەوە عقلی فەرقی هەیە لەگەڵ مناڵێک تاخیر بنوێت خواردنێکی خراپ بخوات و حرەکەتی نەبێت دایم بەرامبەر مۆبایل و ئەو شتانە بەکاری بێنێ ئەو تشکەی مۆبایل دەڕاتە ناو مێشکی هەموو موادێکی میاوی ناو مێشکی هەمووی هندێک تێک دەدا دەبینیم مناڵێکی عەسەبیە مناڵێکی زۆر بە حرەکەتە مناڵێکی زۆر بە جوڵەیە و گەشەی مێشکی زۆر بەقۆت نییە یعنی شت لەبیرەکە ئێستا زۆر شت هەیە عینەن تەجروبە بعد دێنە سەر ئەو مۆزوع ئەو زۆر میمە بۆ خەڵک عینەن تەجروبەیان کرد لەسەر مشک مشکێکیان هێنا مشکێکی اعتیادی هیچ نەبوو ڕۆشتنا ئەوەکە شوێنێکیان دانابوو ئەبێ بڕاتە سەر ئەو شوێنە ئەو مشکی خواردنی اعتیادیان دابووە یەکسەر ڕۆژە سەر ئەو شوێنە دانیشت باشە لەناو ئاوێک بوو مشکێکیان هێنا هەر شەکریاندایە هەر شەکریاندایە دوایی بەڕایان کرد ئەو ڕۆشتنا ئاوەکە دەگەڕا بە دوی ئەوە نەیدەدۆزیەوە تەسەوەر کرد نەیدەدۆزێت یعنی تقریبا 2 دقە 3 دقەی پێ چوو حتا گەشتەوە ئەو شوێنە
يعني بزان تأثيري شكل كان بقوته بوزيركيتي منال باش دائما من الله تكايا عاقاتان لخواردني من تالتان به اشتي تشوريان بدنيا بەڵام نەک چەوری خراپە نەک بڕۆن زەیتی بدەنێ ئەو وێرانێکە ئەو مەهدرەجە ئەو وێرانێکە ئەوە خۆشی تووشی نەخۆشی دڵ ئەبێ نەخۆشی مێشکە بێ بەڵام چەوری باشەیە چەوری باش مەسەن وەکو پێم وتن لە هێلکاوە لە ماستەوە لە گۆشتەوە لە جوز و باوی و لە فستق و ئەو شتان ئەوانە هەمووی شتی باش تێدایە چەوریەکی باش تێدا بەڵام ئەبێ نظامێکی نەک بەس چەوری باش بدەیتێ ئەبێ نظامێکی غذایی لە پرۆتیناتە لە کاربۆهیدراتە لە فیتامیناتە لە کانزایەکان ئەبێ هەمووی تاوکەی چکە هۆرمۆن لە چی دروست کراوە لەو شتانە دروست کراوە ئەنزیمات لەو شتانە دروست کراوە ئەتوو هەر شتێکت کەم بوو یعنی خەلەلێکی بۆ دروست دەبێت دکتۆر ئێستا دەزانین وەرزی سەرمایە بەڵێ منداڵەکانمان زوو تووشی هەڵامەت و پەسی و ئەو نەخۆشیانە دەبێت وایە ئایا پێویستە یەکسەر وەکو دایک و باوە پەنا بۆ بردننی دەرمان و شڕوب و عیلاج ببێت لە بۆ منداڵەکان کە هەڵامەتیتی یانیش پێویست ناکە یەکسەر پەنا بۆ دکتۆر و نەخۆشخانە ببێت والله بزانم بە شتێک بڵین ئێمە باسی ئەو مۆزوع زۆر پرسیارێکی زۆر گرنگ بوو ئەو پرسیارە بەڵێ ئێمە وەرزی پاییز و زستان دێ عادەتەن ڤایرۆسات زۆرە بێ بەڵێ ڤایرۆسات ئەنواع ڤایرۆسات بۆ دێ باشە ئەو ڤایرۆسە عادەتەن نەقلە بێت لە کەسێکەوە بۆ کەسێک ئەگەر گەورەکەشەی گرێ مناڵ نییە لە منداڵەکە دەگرێتەوە بەڵام زۆربەی هێنن مناڵەکان دەیگرن زۆربەی مناڵەکان لەبەرەوەی بەرگریان تەواو نییە زۆربەی مناڵەکان دەیگرن ئێمە دووشتمان هەیە ڤایرۆسمان هەیە میکرۆبمان هەیە ڤایرۆس و میکرۆب باشە ڤایرۆس خۆ علاجی نییە ئەگەر علاجی هەبووە وەختی خۆی کۆڕۆنا علاجیان دەکرد نەیان دەکرد بەو هەراهوریایە ڤایرۆس علاجی نییە تەنها بەس ئەوەیە ڤاکسینە پێڵێ علاجی نییە ئەگەر خۆشت بکوژی علاجی نییە باشە ئێمە پێیان ئەڵێن تکایە ڤایرۆس علاجی نییە باشە دکتۆر بزانی ئەو ڤایرۆسیتی یان میکرۆبە چۆن بزانێت لێرە مناڵەکەی دەبینێ سەرمای بووە مەسەن ڕۆژێکە دوو ڕۆژە سێ ڕۆژە چوار ڕۆژە پێنج ڕۆژە شش ڕۆژە حوت ڕۆژ مناڵەکەی نەخۆشە باشە کۆخی هەیە کای هەیە باشە بەڵام نەگەشتە ڕادەیەک کە مناڵەکە بکەوێت تێگەی نەگەشت مەسەن تای هەیە و خواردن نەخوا و حرەکەتەکە تایەکی چاکە بێتەوە بە دەرمان و دوای دێتەوە باشە ئەوە زۆربەی زۆری ڤایرۆسە و خۆی وەرزشەکە هەر وەرزشی ڤایرۆسە ئەمن بۆ بڕۆم پەلاماری شروبی ئیلتیابات بدەم بۆ بڕۆم لە سەر دەرێ شروبی ئیلتیابات بکڕم ئێوە کارت چەیە ئەوە وا لە مناڵەکە ئاکە گەدەی وێرانەکە و دومنی بێ سوودە سوودی نییە ئەتوو نەخۆش دێ بۆلام ئەڵێ ئەوە هەفتەیەکە دەڕۆژدە من دەرمای ئەەم بە مناڵەکەم چاکیش نەبووتەوە دەرمانەکان چییە؟ ئەوە نازانم دەرمان نوعی ئیلتیاباتە و نوعی ئیلتیابە ئەمن ئەڕۆم باشە بۆ ئەوەت کردووە وتی وەڵڵەهی غێر بۆیان نووسیم بووە وتم نابێت دایە ئەتوو ئەگەر مناڵەکەت زۆر نەخۆش بێ ئەگەر گومانی ئیلتیاباتی میکرۆبت هەبێ بڕۆ فاسێکی بڕۆ فاسێکم بۆ بکە فاسەکەی یێتەوە هیچ مشکلی نییە میکرۆبی نییە تەنها ڤایرۆسی هەیە و تاکەی هینی ئەوەیە کۆخکەشی ئەوەیە بەڵام کۆخەکەی نی ئەم ساڵ کۆخەیەکی بەخۆتە چاک نابێتەوە چەند دەرمانی دەداتێت چاک نابێتەوە چەند عیلاجی دەداتێت چاک نابێتەوە بەڵام لێرە خەڵکەکە سەبری نییە مشکلەوەی سەبریان نییە دانانیشن بەرامبەر مناڵێک حوت ڕۆژ هەشت ڕۆژ کەم مادە هین پڕۆی تەڕ بکەن و شروع بدەنێ و ئاگایان لێ بێ باشە ئەینە بە 24 ساعت چکە احتیمالە دەکەوێتە سەر مۆزوعی جەرگانێ خەمی بۆ دەخوات و مناڵەکەم بۆ وایە سەر ئەو بابەتەی کە پێویستە بە عەقڵ بڕیار بدەین نەک بەدڵ ئاخر ئەوەیە لێرە ئەبێ یعنی ئێمە بۆ دائما ڤیدیۆاتەکەین دائما قسەکەین حتا بڕک خەڵکەکە حەقی خۆیەتی خۆ مناڵم یعنی خەڵکەکە بەقەسی واکە حەق خۆیت یعنی تەلەڤیزیۆن نییە بەحسی ئەو شتە بکات شتێک نییە دەوراتێک نییە بەحسکە و دوو منش ئەو ملەتە ملەتی ینی خیندەوار نییە
وابڵین ینی ملەتێکە حەزی لە خوێندن نییە بەڕاستی پێ بڵێ کورد زۆربەی زۆری حەزی لە خوێندن نییە ئەگەر حەزی لێ بواە ئێمە نمونەمان هەیە مەکتەبەکان پڕبوون لە خەڵک کتێبیانەکڕی بەڵام بڕۆ مەکتەبەکانمان ئەوەی لە هەولێرە هەمووی چۆڵە تەنها تەلەبەیەک تو تەلەبەیە ئەوی لە کولیە ئیشی بە کتێبە ئەوڕای خوێن بەڵام بڕۆ بۆ ئەڵمانیا بڕۆ بۆ مەکتەبەکانی ئەڵمانیا دەبینی ژنە و منداڵە و گەورەی ئەو پیرەمێرد و ئەوان هەمووی کتێبەکڕن کتابی سیاسی بێ خواردن بێ سەقافەت بێ پەروەردە بێ ژن حاملێ دەڕوا کتابی هی ئەکرێ کتابی پەروەردەی مناڵەکڕێ یانی کتابی خواردنی مناڵەکرێ باشە یعنی سەقافەتیان هەیە ئەو نەوعە ملەتە فەرقی هەیە لەگەڵ ئێمە ئەبێ خۆمان هەوڵ بدەینیان وەکو دکتۆر ئێمە ئەرکی خۆمانە ئەبێ بڕێک ئەرکی خۆمان ئەوان ناتوان بخێن ئێمە بە قسە پیان بڵێ باشە حتا بزانن چۆن مناڵی خۆیان پەروەردە بکەن چۆن مناڵی خۆیان بەخێ بکەن دکتۆر ئەگەر باسی ڤایرۆسەکەت کرد بۆ نمونە گوتت 6 ڕۆژ 7 ڕۆژ هەر نەخۆشە و بەڵام نەکەتیا ئەوە ڤایرۆسە بەڵام ئەگەر میکرۆبی هەبوو ئەوە میکرۆب ئەگەر هاتوم میکرۆبێ منداڵەکە دیار دەبێم یعنی تایەکی بەردەوام واتە دەیکەوێنی ئەی ئەکەوێ لەو حاڵەتە باداق و بابان نەفەسە ئەتوانێت سەوری لێ بگرێ هەر شروعی پارەسۆ لە پرۆفینە پڕۆی تەڕە بۆی بەکاربێنە ئاوی زۆر بداتێ لیمۆی ئەگەر ئەمرەکەی گونجاوێ لیمۆی بداتێ لیمۆ ئاوی شلتێن و هەنگوین ئەوە باشە لە ساڵێک بەرەوسەرەوە لە ساڵێک بەرەوسەرەوە بیداتێ یە زۆر باشە ڤیتامینسی بۆ بەرگری باشە هەنگوین هەر خۆی دژی مەکروبی ڤایرۆسۆشتانەیە ئەو ئاوی شلتێنەکە بۆ قورگوانی نەرمەکە ئێوە زۆر باشە ئەو ڕۆژە تێکەڵێکی زۆر گرنگم بۆ خەڵک بڵاو کردەوە تێکەڵەکە من خۆم تووشی کۆخە بوو دەرمانم وەرنەگرت بەڵام تەنها شروعی کۆخە مەرگر هەر چاک نەبووە شروعی کۆخە مەرگر هەر چاک نەبووە شروعی کۆخم هەر چاک نەبووە تاسیری شروعی کۆخە زۆر بەقوت نییە بەڵام ڕۆشم گیراوەیەکم گرتەوە بەڵام گیراوەکە پێشی ئەوەم کرد قینمەوە یعنی دژە ئەکسەدەی تێدا دژە ئەکسەدا بۆ هین باشە ینی بەرگریت بەقوت دەکات و دژی ڤایرۆسات و دژ ئەو شتانەیە هین بوو چی بوو زەیتی زەیتون بوو لەگەڵ تەحین ڕاشی لەگەڵ چی پێڵە شتە ڕەشەکە ڕەشکە زەیت ڕوونی ڕەشکە لەگەڵ زەنجەبیل تێکەڵم کرد ڕۆژانە سێ مڵاکم دەخوارد ڕۆژانە سێ مڵاک چوار مڵاکم دەخوارد لەوانە وەڵی دەبینم دوای دوسێ ڕۆژ چاومەوە باش استفادەم لێکرد بەڵام نەماسنگم خۆش بووە یان دەڵێم خەڵکەکە پڕ بدات بە شتی هین ینی شتی طبیعی سروشتی یان تۆ ڤیتامینسیت هەیە ڤیتامینسی لە لێمون ئەو شتانەیە ئەیترەوانە ئەگەر هاتوو ئەو شتانی بۆکەی ئاوی زۆر بدەیتێ زۆر باشە دکتۆر واتە ئەو چارەسەریانەی کە زۆر جارنگ بێ لە باپیرانیشمانەوە مابێتەوە لە بۆمانە ئەو شتانێکە خۆت باست کرد واتە گرنگی هەیە کە ئێمە دووبارە بەکاری بهێنینەوە و خراپ نییە بۆ چارەسەرکردنی هەندێک شتەیە خراپە هەندێک شتەیە خراپە هەندێک شتێک هەیە باشە مثلەن تۆ خواردنی تەحین نەخۆی تەحین سوودەکانی زۆرە ئستفادەی زۆرە چەودەیەکی باش تێدایە کالسیۆمێکی باش تێدایە مەغنیسیۆمی تێدایە باشە ئەو شتانە باشە خۆ زەیتی زەیتون کێڵە بە خراپە کەس هەیە بڵێ زەیتی زەیتون خراپە کەس نییە بڵێ ڕشکە کێ ئەڵە خرا کەس هەیە بڵێ ڕشک بەڵام جایەک بێت لە شوێنێک جایەک بێ وشکیان کرد بێتەوە نە خیندیتیان و لەسەری نە هیچیان کردووە و بیان بە مناڵ کارچەیە ئەتو هیچ نازانین لەسەر ئەو شتە ئێمە مەبەسمان لەو شتانەیە کە هەندێک خەڵک هەیە مەسەن هەندێک شتەیە طبعا باشە هەندێک شتەیە شتی باش تێدانە واتە دەی بزانین چ بەکار دێنێن ئەگەر بە شێوازێکی تەندروست ئەو شتانەمان بەکارینە ئەو کاریگەری خراپی نابێ و بگرە ئیسیفادەشی دەبێتە ئیسیفادەیە طبعا تۆ لیمۆ خراپە تو هەموو ڕۆژێک لیمۆ خۆی لەسەر سفرەتە لیمۆ کاتی نەخۆش بی ئەگەر مناڵەکەت لە پاش ساڵێک بێ لیمۆی بدەرێ
لیمۆ فیتامین سی بەرگری مناڵەکەت بەقۆتەکە فیتامین دی بدەرێ بەرگری بەقۆت دەکات زینکی بدرێ فیتامین دی بەقۆتەکە بەرگریەکەی بەقۆت دەکات. باشە دکتۆر زۆر دەستەواژە هەیە کە دایک و باوک بەرامبەر منداڵەکان بەکاری دەهێن بۆ نمونە ویست بە بڤەیە مەکە دەستکاری ئەو شتەی مەکە واتە زۆر منداڵەکە دەگرن ئەو وشانە کاریگەری نێرینیان دەبێت لەسەر منداڵەکان زۆریش یان تۆ وای لەکەی مێشکی قەپاتەکەی مێشکی قەپاتەکەی ئێمە زۆربەی زۆرمان ینی مێشکمان ئازاد نییە ئازاد بەداخەوە یعنی وامان لە مناڵ کردووە کە هەموو شتێک قەدەغ لە دەستی یان دەوێت یاری بەوە بکە دەستی لێ نەدوین نشکێن دەست مەکە ئێرە پیس مەکە مارەکەی پیس مەکە با بیشکێنە چین ئەوشکاری با بریند نەختێک بریندار بووی خۆ دنیا نهێت خوارەوە دەسێ بەسم باشە بەڵام ئەو شت فێرە بێ ئەڵە چۆن چقۆ بخەمە دەستی مناڵم کاکە مناڵم چقۆ بخە دەستی مناڵ تو بڕۆ باشە ئەبێ لە ژێر چاودێریت بێ ئەبێ کە مناڵ شتێک دەکا ئەتو ئاگات لێ بێ بزان چییەکە هات خۆی بریندار کرد و یەکسەر بڕۆ فرەیەکەوە بەڵام نەکەی هەموو شتێک هەڵی گری و لای دێ شوێنێکی پیس کرد خۆش شوێنەکە پیسکرا ئەی پاک نابێتەوە پاکی کرد چییە بەڵام مناڵەکە فێرە بێ مناڵەکە هەوڵ دەدا ئەوەختە شتی کەس زیاتر فێر بێ ئەو وەختە دەبینێ کەس لە دەوروبەری نییە کە ڕێگای لێ بگرێ محاولەکە زیاتر فێر بێ ئەو وەختە چالاکترە بێ دکتۆر منداڵ زوو گەورە دەبیتە ینی هەر چەند ساڵەکە گچکەیە و دەبی چاود لە سەری بیوان شت نەشتێنێ خۆی ئەزیێت نەداتەن زوو گەورە دەبی بەڕای بن منداڵ ئەجا پێویستە چاودێریەکی باش و تەندروستی بکەیت بۆ ئەوەیە کە ئەمەش داکوبابش بەڕاستی وجدانی ئاسوودە بیت بەرامبەر منداڵەکەی ئێمە ناڵێن دامن کە مناڵ بەڕەلایکە و بێ چاودێری بێ ئەوانەی پێویستیان بە چاودێری مەسەن مناڵ حتا 3-4 ساڵە بێت لەژێر چاودێری دایک و باوک بێت تابەتێ و 2 ساڵی یەکەمێت بێت لەژێر چاودێری نەکو خۆی بریندارکەوانە بەڵام مەجارێکی بدەرە بافێر بێ چکە فێربوون نازانم چی پیاڵێن ینی مێشکی مناڵ ئەکاتەوە فیل دەکەی بە قوت دەکا فیلدی بەقۆ ینی خەیاڵی بە قوت دەڕوە یعنی ئینسان کە چەند خەیاڵی بە قوت بێ چەند زیرەکترە چەند شت دوانتر باشتر ئەدۆزێتەوە. باشە دکتۆر با بێ مەسە پرسیارێکی دیکەم تەندروستیەکی باشی منداڵ لە دەروونێکی تەندروستی شەو سەرچاوە دەگرێت چی بکەین بۆی منداڵەکەمان دەروونێکی تەندروستی هەبێ خۆشەویستی زۆر گرنگە خۆشەویستی بدەین ئەڵێ دکتۆر ئێستا تۆ باسی ئەوواکەی ئەڵێ شتی عقل بەکاربێن نە ئێمە وتمان دڵ و عقل دڵەکە ئەوە خۆشەویستیە باوشەکەمە باشی کە دەڕات دەنوێ ماچێکم چیرۆکێکی بۆ باسەکەم شتێ دڵی خۆشەکەم شتێکی پێویست بوو مەسەنەن کە شتێکی پێویست من ئەتوانم بیکەم و مناڵەکەش خۆی پێویستی پێ بۆ یەکەم باشە بەڵام مناڵەکەم کە شتێکی داوا کرد و بۆی نەگونجێ نایکەم ئەو وەختە باشە ئەو وەختە خۆی ئەو دەرونیەکەی چاکە بێتەوە یعنی ئەو وەختە عەسەبی نابێت یا عەسەبیش خۆی هەر نەوع دەرون نییە تۆ هەموو شتێکی بۆ بکەی هەموو شتێکی بۆ بکەیت دەرونی تێکەیە ئەو عەسەبی دەبێت بێمنەت دەبێت هاوەرت لەسەرەکە شخصەتێکی زەعیفە بێ لای تۆ لای دایک و باوک عەسەبیە و تووڕەیە ئەڕاتە دەرەوە لای دایک و باوک پەڵەنیا و دەڕاتە دەرەوە پشیلەیە تێگەی شخصەتێکی زەعیف و بێهێ اینجا لەبەرەوە بە دایک و باوک ئاگای لەو شتانە بێت مناڵیان بەقوت بکەن خۆشویستێکی جوانیان بدنێ مەسەڵەن کە دڕات نووسن با ماچێکی بکە بەیانی هەڵەسێ بەیانی باش گوڵەکەم ئەو شتانە ینی ئەو شتە دڵی خۆشەکە ئیسراحەت دەکا باشە ماچێکێکە ئەو دەرونی خۆشێک دەرێ ئەگەر مەسەڵەن کاتێک منداڵەکە لە خەو هەڵستا سەرەتای لە خەو هەڵستانەکەی کوو بۆ ئەگەر بە خۆشەویستیە بۆرەکو ماچوت کرد بەیانی باشتان کرد ئەو ڕۆژەکەی بەکاملی خۆش دەبیتن منداڵەکە نازانم شتە چاچەند ئەکی تەبەن تۆ ئەگەر مەسەن دایکێک هەستێ لە خەو مناڵەکەی کە هەستا لە خەو دایکەکەی ببینە
کوێ دەکەنی ئەو خواردن حازرەکە مناڵەکە دڵی خۆشە بێ بەڵام مناڵەکە هەستە دوایکەکەی عبوسە و دوایکەکەی دم چاو ترشە مناڵەکە ئەو زەندەقیەوە ڕۆژەکەی هەموو لێ تێکەچێت کاڕوا بۆ مەکتەبی شەرفکری دایکی خۆیەکە بێگومان چکە یعنی دایک و مناڵ لەگەڵ یەک نووساون لەگەڵ یەکتری دایک مهمترە لە باوک لە باوک هیچ شتێکەیە بەدەلی شیری داگیان ئەو داکە نەیتانی ئەو شیرەی خۆی بداتە منداڵی ئایا ئەو منداڵە تاو بێبەش بوو لە هەموو ئەو ڤیتامین و شتە بە سوودانی کە لە شیری دایکەیە یان دەتوانێت بۆی دابین خۆی عادەتەن هەندێک هەڵا ئەکرێ مەسەن خۆی ڕاستە هەندێک دای شیری کەمە یان ناتوانێت شیری بداتێ یان بەهۆی ئیشی هەیە و مەشغوڵە بەس ئەوش ناکە ینی نەڕات شیری بداتێ ئەبێ هەر بیداتێ بەڵام هەر حاڵەتێک بێ هەندێک نەخۆشیە مەسەن حەبی وەردەگری کە ناتوانێت شیری خۆی بداتێ یان نەخۆشی هەیە مناڵەکە نەخۆشیە یەک نەخۆشی هەیە مناڵەکە ئەگەر نەخۆش بێ گەلاکتۆسیمیە پێ دەڵێن نابێ شیری دایک وەرگێ بەس ئەو نەخۆشیە هیچ نەخۆشیەک ڕێگن نییە لە مناڵەکە گەر هەیبێ دایکەکە شیرەکەی نەداتێ و دومی دایکەکە ئەگەر هات و حەب ئەو شتانی خوارد ئەبێ بپرسەوە حەبە زەرەر هەیە بۆ مناڵ دیانە و دومینیش بێنە سەر مۆزوعی ئەو بەرامبەر شیری دایکەکە بڵێن دایکەکە شیری نییە ئەو وەختە ئەبێ هەوڵ بە بڕۆ بەلای دکتۆر پێ بڵێ من چی بکەم یانی بەدیلەکەی چی شیرێکی بدەبێ ئەو وەختە شیرەکان ماشەڵڵا ئەوەندە زۆر لە لێرە بێگومان باشە باسی ئەو نەخۆشیێت کرد گەر ئەو منداڵە ئەو نەخۆشیی هەبیتن ئەوە بەس ئەو حاڵەتە هەیە کە ناتوانێت شیری دایک بخواگەر هەندێک باسی ئەو نەخۆشیەم لە بۆ بکەیت ئەوە نوع ئەنزیمێکە گالاکتۆسیمیای باشە ئەوە ناتوانێت یانهین گالاکتۆ هەزم بکە کەواتە تووشی کێشە بێ لە جەرگ و لە کلێ ئەو شتانەی اینجا لەبەرەوە دوایی دەبینی تووشی نەخۆشیکە بێ لە جەرگی کلەکانی مێشکی ئەو شتانە هەمووی عەزت باشە دکتۆر ئەگەر منداڵێک شیری داچی خوارد و منداڵە چی شیری قۆدی خوارد دەکرێت بڵێن ئەوەی شیری داچی خواردیە زۆر زیرەکتر و عەقڵی گەشە سەندووتر و تەندروسترە لەو منداڵێک کە شیری دایکی نەخوارد و شیری قۆدی دەخۆن بە شێوەیەکی عامەکە قسە بکەین بە شێوەیەکی طبی بەڵام دایک مناڵ هەیە شیری دایکی خواردووە بەڵام زیرەکیش دەرنەچووە مناڵ هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی من بەسەکەم ئاگاتان دەبێت مناڵ هەیە شیری دایکی خواردووە و هەندێکیان بڵین و زیرەکیش دەرنەچوو منداڵیش هەیە شیری قوتو خواردووە شیری ئەوەی زیرەکیش دەرچوە تەنها شیر نییە شیر یەکێکە لە هۆکارەکان یەکێکە لە ئەسبابەکان کە مناڵ زیرەک بکە لەبەرەوەی چۆرەیەکی باش تێدایە نسبەی شەکری زۆر طبیعیە ئەنتیبەدی و ئەو شتانی تێدایە بەرگری بۆ مناڵ دروست دەکا پرۆتینێکی باش تێدایە یعنی ئەو شتانە ئەوی مێشکی عەقڵی گەشەی مناڵ هەمووی لە شیری دایکە و شیری دایکیش ئەگۆڕێ مەنگ بە مەنگ ئەگۆڕێ بە جۆرەی پێویستی مناڵە بەڵام شیری قوتو ناگۆڕێ هەر یەک نەوعە بەڵام پێش دوای ئەوە شیری دایکی خوارد باشە ئەی دوای ئەوە خۆ دوایی 2 ساڵ شیری دایکی ناخۆ بڵێ شیری دایکی ناخوا دەگەڕێتەوە سەر نووسنە خواردنە پەروەردەیە ئەوانەش طبعاً زیرەکایەتی بۆ دروست دەکات بێگومان دکتۆر جان دەستت خۆش بێ ئەمە بەشێکەمی پرۆگراممان تاوا کرد بەشی دووەم بەردەوامی پێ دەدەین لەگەڵ ئینشاءالله خۆشەویستان بەشی یەکەممان کۆتایی پێهێنا لە بەشی دووەم لەگەڵتان دەبین